من عبدوڵڵام لەگەڵ هاوکارانم بۆ دیاسپۆرای ئەم جارە بەدەستی پڕەوە هاتوینەتە خزمەتتان. دایکێک و باوکێک و منداڵێک لە چوارچێوەی ڕێکەوتنی دیپۆرتکردنەوەیەک و وەرگرتنێکی کۆچبەرانی نێوان بەریتانیا و فەڕەنسا گەیشتنە بەریتانیا. پێشتر فەڕەنسا 4 کۆچبەری دیپۆرت کراوەی وەرگربەوە کە لە نۆکەندی ئینگلیزەوە خۆیان گەیان بۆ بەریتانیا. هەروە شەممە و یەکشەممە 1157 کەس لەو نۆکەندەوە و بە بەلەمی بچووک گەیشتنە بەریتانیا. دووسپەی لە شاری کۆلن خولی دووەمی هەڵبژاردنەکانی سەرۆکی گەورە شارەوانی بەڕێوە دەچێت. لە خولی یەکەمدا بێریڤانای مازی کورد زۆرترین دەنگی هێنا. دوایی بۆتان ڕوون دەکەینەوە کە لەم خولەدا چانسی بردنەوەی چەند بەهێزە. دیاسپۆرای کوردی لە سەرتاسەری ئەوروپا یادی 8 ساڵی ئەنجامدانی گشتپرسی سربەخۆیی کوردستانی کردەوە. دیاسپۆرا نشینان بە جلوبەرگی کوردی و ئاڵای کوردستان و سرود و گۆرانی کوردیەوە لە زۆربەی پایتەختەکانی ئەوروپا بیندرا. بەریتانیا دەیەوێت بۆ ڕێگەگرتن لە ئیشی ڕەش ڕێوشوێنی نوێ بگرێتە بەر. سیستەمێکی دیجیتاڵی دروست دەکرێت کە یەکسەر پیشانی دەدا کێ مافی مانەوە و کارکردنی هەیە و کێش مافی نییە. دوایی زۆرترتان بۆ باز دەکەم. United States, we want trade and robust commerce with all nations. We want to help nations. We're going to help. دۆناڵد ترامپ ئەم هەفتەیە بە ئەوروپیەکانی گوت کە هاتنی کۆچبەرانتان پێ کۆنتڕۆڵ ناکرێت. ئەوان وڵاتەکانتان دەکەنە دۆزەخ. بەڵام داتاکان دەیسەلمێنن کە قسەکەی ڕاست نییە. ئەم ساڵ لە چاوپار 21% کەمتر کۆچبەران بە قاچاق گەیشتونەتە ئەوروپا. ئیتالیا دوو کەسی دەستگیر کرد کە توانیویانە بە پارە ئیقامە بۆ 141 کەس وەربگرن. بەمەش وەک پۆلیسی ئیتالیا باسی دەکات زۆرتر لە 1 ملیۆن یۆرۆیان دەستکەوتووە. ئیشەکەیان بە سەیری کردو و دوایی باسی دەکەم. اینجا ئەم شەو گروپی چامۆس میوانمانن. ئەوان لە فێستیڤالە گەورەکانی ئەوروپا و وڵاتانی دیکە بە سەدان گەنج بە گۆرانی کوردی هەڵدەپەڕێنن. کارەکانیان دەنگدانەوەی گەورەیان هەیە و ئەم شەو لەسەر مێزی دیاسپۆرا چیرۆکی خۆیانمان بۆ دەگێڕنەوە. ئەوانەی ئەم شەممە و یەکشەمەیەش لە بەرلینن دەتوانن بۆی بچن. فێستیڤاڵی فیلمی کوردی هەیە و کەمێکی دیکە ڕێخەرانی باسی دەکەن کە ئەجەندای ئەم ساڵیان چی تێدایە. ماڵێکی کۆچبەری سێکەسی کە لە ژن و پیاوێک و منداڵەکان پێکاتوە لە فەڕەنساوە بە شێوەیەکی یاسایی و بە مافی مانەوە واتە بە ئیقامەوە بردرانە بەریتانیا. فەڕەنسا و بەریتانیا ڕێکەوتون کە بەرامبەر هەر کۆچبەرێک کە بەریتانیا دیپۆرتی فەڕەنسای دەکاتەوە کۆچبەرێک لە فەڕەنساوە بە ئیقامەوە بچێتە بەریتانیا. ئەو کۆچبەرانەی کە دیپۆرت دەکرێنەوە ئەوانن کە بە بەلەمی بچووک لە فەڕەنساوە بە نێو نۆکەندی ئینگلیزدا خۆیان گەیاندوتە بەریتانیا. ئەوانەی کە وەریش دەگیرن ئەو کۆچبەرانن کە لە فەڕەنسان و کەسوکاری بە ئیقامەیان لە بەریتانیا هەیە. سەرەڕای ئەم هەواڵە کەچی شەممە و یەکشەمەی ڕابردوو 1157 کۆچبەری دیکە بە بەلەمی بچووک گەیشتنە بەریتانیا. واتە پێناچێت جێبەجێکردنی ڕێکەوتنی بەریتانیا و فەڕەنسا کۆچبەرانی لە پەڕینەوە بەرەو بەریتانیا سار کرد بێتەوە. کار بەدەستانی هەردوو وڵات هیچیان لەسەرەوەی کە ماڵباتە وەرگیراوەکە خەڵکی کوێن و بدراونەتە کام شاری بەریتانیا ئاشکرا نەکردەوە. بەڵام لە بەری فەڕەنسا کار بەدەستانی فەڕەنسی بە میدیاکانی خۆیان گوتۆ میدیای فەڕەنسی دەڵێن کێشەی گەورەیان ئەوەیە کە بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە دەکرێت شایانیەوە بن شایستەیەوە بن کە لەو ڕێگەیەوە بیان نێرنە بەریتانیا کێشێکی گەورانەیە. هۆیەکە ئەوەیە کە زۆربەی ئەو کەسانی لە بۆ نمونە لە شارەکانی کالێ و دانکیغن لەو شوێنانەوە کۆچبەران دەپەڕنەوە بۆ بەریتانیا ئەوانەی لەوێن هیچ ناسنامەیەکیان پێ نیە و ناکرێ بە شێوەی یاسایی بزاندرێت چونکە ناسنامەیان پێ نیە بزاندرێت کە ناوی تەواویان چییە و خەڵکی کام وڵاتن. حکوومەتی بەریتانیا بێگومان شادمانە بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دەڵێ وردە وا دەکا کۆچبەران تێبگەن کە ئەگەر بژگەنە بەریتانیا دیپۆرتی
فەڕەنسا دەکرێنەوە حکوومەتی ئێستای بەریتانیا گوشارێکی یەکجار زۆری لەسەر مەسلەی کۆچبەران بەڵام لە دیوی فەڕەنسا فەڕەنسیەکان دەڵێن ڕێکەوتنەکە زۆر عملی نییە و پێ ناچێت بۆ ماوەیەکی درێژ بکرێ بەردەوام بێت. دووسبەی لە شاری کۆلن هەڵبژاردننی سەرۆکی گەورە شارەوانی دووبارە دەکرێتەوە یان با بڵێن دەچێتە خولی دووەم لە خولی یەکەمدا هیچ بربژێرێک نەیتوانی زۆرینەی دەنگەکان بێنێ بەڵام بێریڤان ئایماز کە کووردە زۆرترین دەنگی هێناوەکو بربژێر بەڵام دەنگەکانی بەشی ئەوە نەبوو کە ببێتە سەرۆکی شارەوانی دووسبەی دیسان بێریڤان بربژێرە و دیاسپۆرای کوردی لە کۆڵن دەتوانن بچن دەنگی بدەن هاوکارم مەیدۆست ئەم هەفتەیە لەگەڵ بێریڤان ئایماز بووە سەرنجتان بۆ نیس فیچەرێکی سەرنجڕاکێشی مەی ڕادەکێشم. Atmosferek burası gelek başa hoşa u espastakum. ڕۆژێن داوی یەن پێشبرکەکە سیاسی یا دژوار ji bo bêrîvan Aymaz her silavek giringiya wê heye. Li vir li navçeya Pots a Kölnê Festîvala Roja Jiyana Baş birêve diçe û Aymaz di kolanan re digere. Şaredarê nû yê bajêr dê digera duyem a hilbijartinê de were diyar kirin û niha her dengek giring e. بێگومان بەردەوام دەبم لە سەردانیکردنی ئەو گەڕەکانەی کە ژمارەیەکی زۆر گەورەی دەنگم تێیاندا بەدەست هێناوە بۆ ئەوەی بیری هەمووانی بخەمەوە کە لە 28 جارێکی دیکە هەموو دەنگێک گرنگە بەڵام دەچمە ئەو گەڕەکانش کە لە دەرەوەی پارتەکەم دەنگم لیانەوە بەدەست هێناوە ئەو شوێنانەی کە قەڵای پارتی سەوزەکان نین. بێریڤان ئایماز نامزەدا پارتیا کەسکان a ji Bakurê Kurdistanê di qonaxa dawî ya bangişeya xwe de ye. Piştî ku digera yekem de bêhtirî ji sedî 28 dengan bi dest xist niha rûbirûyî hevrikê xwe yê ji Partiya Sosyal Demokrat Tostin Bomesta dibe. Îro stratejiya wê zelal e. Rasterast bi xelkê re têkilî dideyne. Ewên ku pêwîstiya wê bi dengên wan heye. Ew ê van rojan giringiyê bide mijarên ku xelkê Kolnê mijûl dikin. من بە بابەتەکانی ئەم شارە بەشداری بانگەشەی هەڵبژاردنم کرد بۆ نمونە خانووی بە نرخی گونجاو سیستەمێکی باشی گواستنەوەی گشتی پاس و شەمەندەفەر کە مرۆڤ هەست بکات بە شێوەیەکی سەلامەت لە شوێنێکەوە دەگاتە شوێنێکی دیکە بەڵام لە هەمان کاتە دۆخی سەر شەقامەکان بەکارهێنانی ئاشکرێ مادە هۆشبەرەکان کە بۆ نمونە لە نێو مارکێت هەیە ئەمانە ئەو بابەتانن کە من لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا باسم لێوە کردوون ئەمەش لە ڕۆژانی داهاتوودا دەبنە بابەتی گفتوگۆ. ئەو نە بە گوتارین مەزن لێ بە سۆحبەتên کەسانە di nav xelkê de digere. Ev hevdîtinên rûbirû ji bo avakirina baweriyê û bi destxistina piştgiriyê bingehînin. Bêrîvan Aymaz nîşan dide ku ew ji bo têkoşînê di vê hilbijartinê de amade ye. Peyama wê xuya dike ku bandor li gelek kesan kiriye. Me ji hinek dengdêran pirsî ka ew di namzediya wê de çi dibînin. بە بڕای من ئەو بە دڵنیاییەوە زۆر باشتر لێمان تێدەکات چونکە خۆی ئەو شتانە ژیاوە کە ئێمە دەژین پێم وایە کە دیدگەیەکی باشتری لەسەر ئەمە دەبێت نەوەک وەکو کەسێک کە لەمە تێناگات و وەکو ئێمەی خەڵکی هەمان بنچینە نەبێت. من خۆم هەمیشە لەگەڵ ئەوەدام کە ژنێک ببێتە بەربژێر واتە من ئەمە بە شتێکی زۆر باش دەبینم بە بڕوای من ژنان هەستی هاوسۆزیان هەیە بە تایبەتی بۆ بەڕێوەبردننی شارێک هەروە من باگراوندی ئەو وەکو ژنێکی کوردی باکووری کوردستان بە زۆر سەرنجڕاکێش دەبینم پێم وایە ئەو زۆر ژیا و خاوەنی چیرۆکێکی کاریگەرە و لە شارێکی وەکو ئەمەدا کە بە ملیۆنان کەس و بێگومان زۆر ژنی کۆچبەر و کەسانی خاوەن باگراوندی کۆچبەری تێدا دەژین دەتوانێت بە ئاسانی لە خەڵک تێبگات. هەر بۆیە من زۆر پێشوازی لێ دەکەم کە لە بڕی ئەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر لە یەکدی دوور بکەونەوە کەمێکی دیکە لە یەکدی نێزیک ببینەوە پێم وایە ئەمە یەکێکە لەو ئامانجانەی کە دەبێت پەیڕەو بکرێت و هەوڵی جێبەجێکردنی بدرێت هەروەها دەبێت ئەمە سەرەتا لە بچووکترین ئاستەوە دەست پێ بکات.
ئەف پشتگیریش بۆ بێریڤان ئایماز جهێ هێڤیەیە. دوان دەمژمێرێنداویدە ئارمانج ئەوە کو دەنگ دێرێند و دل وەرن ڕازیکردن. شانسێ بێریڤان ئایماز یا پارتیا کەسکان کە van rojên bêde di hilbijartinên diyarker ji bo şaredariya mezin a Kölnê dengan werbigire gelekî mezin e. Lê dîsa jî di van rojên dawî de ew û hevrikê xwe tostin bo mesta yê Partiya Sosyaldemokrat dê ji bo wê postê têkoşîn bikin. Meydost Rûdaw, Köln, Almanya. دەستخۆشمەی شتێک کە زۆر پێم جوان بوو لەم راپۆرتەدا کاتێک کە مشتەکۆڵەی بێریڤان لەگەڵ کەسێکی دیکە پیشان دەدا مەی دەڵێ ئەو ئامادەیە بۆ شەڕ و پێش دەچێت دووسپەی شەڕی دەستخستنی دەنگ لە شاری کۆڵن شەڕێکی دەستەبێخە بێت بێگومان بۆیە دیاسپۆرای کوردی دەبێت لەوێ زۆر بەگەرم و گوڕی بەشدار بێ لە دەنگدان. خانم چیلەر فێتنە لەگەڵمە ڕۆژنامەوانێکی کوردستانی و ئەڵمانی کە ئەویش لە کۆڵنەوە بێگومان لێرە ناسراوە کاری زۆری کردووە و لەم ڕۆژانەدا لە نزیکەوە لەگەڵ بێریڤانە لەگەڵ هاونیشتیمانیە کوردستانی و ئەڵمانەکەی خۆیەتی. چیلەر خان جاری ڕابردوو بێریڤان ئایماز زۆرینەی دەنگەکانی هێنا. ئەم جارە پێت وایە دەتوانێت جارێکی دیکە زۆرینەی دەنگەکان بێنێ سەرکەوێ؟ ئێمە هیواخوازین وابێت چونکە بڕاستی لە گەڕی دووەمدا زۆر زەحمەتە چونکە دەنگدەرەکان پارتی کریستیان دموکرات و پارتی ڕاستۆی تندڕۆی AFD داوایان لە دەنگدەرانیان کردووە پشتیوانی لە کاندیدی SPD بکەن واتە سۆشیال دیموکراتەکە بۆیە ڕکابەریەکە زۆر زەحمەت دەبێت لە گەڕی دووەمدا تاوەکو 2 ساعت پێویستە بجەنگین و زۆرترین دەنگ بۆ بێریڤان بەدەست بێنین. زۆر باشە. با بڵین دیوە لاوازەکانی ئەو کەسەی کە ڕکابەری بێریڤانە بە ئینگلیزی وەڵام دەدەی ئۆپۆننتێتی چییە؟ چۆن بێریڤان دەتوانێت ئەمە لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ ئەدڤنتەجە بۆ بێریڤان؟ پێویستە بڵێن کە هیچ بڵێن پرۆفایلێکی شخصی کاندیدەکەنیە کە دیار بێ بەڵکو ئەجەندایەکی هەیە کە سەر بە حیزبەکەیە ئەمە جیاواز نێوان هەردوو کاندیدەکەیە بۆ نمونە ئەو پشتیوانی لە دروستکردنی تونێل بۆ میترۆ دەکات لێرە لە کۆڵن کە ئەوە ملیۆنان یۆڕۆی تێدەچێت پارتی گرین و بەتایبەتیش بێریڤان و لەگەڵ منیش هەمووان دژی ئەوەینە چونکە پێویستمان بۆ پارەیە بۆ چارەسەرکردنی کاروباری کۆمەڵایەتی و کێشەکان دیکە. ئەمە یەکێکە لە لاوازەکانی ئەو چونکە ئەو زیاتر پەرە بە بابەتی سیاسی دەدات کە لە خزمەتی خەڵکی کۆلۆن و ئەڵمانیادا نییە. ئێمە بۆیە شەڕێکی کەسایەتی لە دژی ئەو ناکەین بەڵکو ململانێکی سیاسی لەسەر پرسە سیاسەکان لە دژی ئەو دەکەین. باشە. جاری ڕابردوو باسمان کرد بێریڤان ینی زۆرترین دەنگی هێنا زۆرینەی نەهێنا زۆرترینی هێنا ئەمە وای کردووە کە دەنگدەر لە نێو شاری کۆڵن باوەڕیان زۆرتر بێ کە دەکرێت بێریڤان دەربچێ بۆیە دەنگی خۆیانی بدەنێ. بێریڤان لە گەڕ یەکەم ئەنجامی باشی بەدەست هێنا کە ئەوەش دەنگدەرانی هاندا چونکە دەنگدەران دەبینن کە ڕێتی دەچێت سەرکەوتن بەدەست بێت تەنانەت ئەگەر کۆچبەر بن ژن بن ئەوانەی لێرن لە کۆڵۆن زەحمەتە بۆ ئەوان کە خۆیان بۆ پۆستی لەم شێوەیە بربژێر بکەن بۆ سەرۆک شارەوانی چونکە شارێکی گرنگی ئەڵمانیایە زەحمەتە بۆ کۆچبەران
بەدەست بێنن لەلایەن هەندێکەوە دەبینرێت بەڵام بینیمان کە دەنگدەران کە پاشخانەی کۆچبەرانیان هەیە دەنگیاندا و پشتیوانیان لە بێریڤان کرد و هەوڵ دەدەین ئێمەش کە ئەو گڕوتینە بەبەرزی بهێڵینەوە و هەڵمەتێکی زۆر ڕوون و چالاکمان دەست پێ کردووە لەسەر شەقامەکان هەروەها لە تۆڕە کۆمەڵاتیەکان و هەموو کەسێکیش هەوڵ دەدات کە دراوسێکەی هاوڕێکەی خزمەکانی قایل بکات تاوەکو مافی دیموکراسی خۆی بەکاربێنێ دەنگ بدات و لە هەڵبژاردندا بەشدار بێت بۆیە هیوامان هەیە. باشە باسی ئەوت کرد کە ئێوە کەمپین دەکەن و وەکو دەڵێ دەرگا بە دەرگا دەکوتن بۆی دەنگی بۆ کۆ بکەنەوە بێریڤان ئەو خۆی ئەم دوو هەفتەیە چی کردووە بۆی ئەوانەی کە جاری ڕابردوو دەنگیان نەداوەتێ ڕازی بکات کە دەنگی بدەنێ. ئێمە پانێلمان هەیە لە کۆلۆن هەموو ڕۆژێک پانێلێک ڕێک دەخرێ لە شوێنی جیاجیا لە شوێنە جیاجەکانی شارەکە بۆەوەی خەڵکەکە بڕوا گوێ بگرێ و بێریڤان و ڕکابەرەکەی لە SPD لەو پانێلانەدا دەنیشن و باس لە گرنگترین پرسەکان دەکەن ئەوانەی لێرن کە لە کولن هەن بۆیە هەر کەسێک دەتوانێت بڕوە و لەوێ گوێ بگرێ پرسیار بکە و وەڵامیەکانی خۆی وەربگرێتەوە بەڕاستی هەڵمەتێکی زۆر زەحمەت و ماندووکەر بووە بۆ بێریڤان چونکە چەندین مانگ و هەفتەیە بەردەوامە بە تایبەتی دوو هەفتەی ڕابردوو زۆر زەحمەت بوون چونکە تقریبان ڕۆژانە هەندێک جارێک دوو جار سێ جار لە یەک ڕۆژدا لە پانێلەکاندا بەشدار دەبوو بۆ ئەوەی دەنگدەران قایل بکات و ڕەزەمەندیان بەدەست بێنێت. زۆر باشە کوردی دانیشتووی کۆڵن زۆرن ژمارەیان بەڕاستی چێلێرخان کە دەڵێن کوردی دانیشتووی کۆڵن بێگومان باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژاوە باسی هەمویان دەکەین تەنانەت کوردی سۆڤێتیشان لەوێ ئەوەندەی کە ئێمە دەزانین و ژمارەیان زۆرە ئەوانە چه ڕۆڵێکیان هەیە تا ئێستا بینیویانە لەم دوو هەفتەیەدا و دەتوانن چ ڕۆڵێک ببینن لەو چەند ساعتانەی کە ماون کاژێرانەی کە ماون بۆی چانسی بێریڤان گەورەتر بێت لە هەڵبژاردنەکەدا. زۆر کورد هەن لە ناوچە جێجەکانەوە هاتوون لێرە لە کۆڵن دەژین و زۆر لەوانش وڵاتی نامەی ئەڵمانیان هەیە بۆیە دەتوانن دەنگ بدەن و لە گەڕ یەکەمی دەنگدانیشدا بەشدار بوون پێویستە ڕۆژی یەکشەممەش دووبارە بڕۆن دەنگ بدەن و مافی خۆیان بۆ دەنگدان بەکاربێنن و دەنگ بە بێریڤان ئەبدەن زۆر گرنگە کە ئومێد لە دەست نەدەین چونکە هەندێک کەس وا بیر دەکاتەوە SPD و کریستیان دموکرات پارتی ئەوانیش پشتیوانی لە SPD دەکەن هەروەها AFD ڕاستڕۆ پشتیوانی لە SPD دەکات لە دژی بێریڤان و هەر دەڵێن بێریڤان دەرفەتی برنەوەی نییە هەندێک کەس وا بیر دەکەن بەڵام بەڕاستی ئەمە ڕاست نییە ئێمە کوردین ئێمە شەڕ بۆ مافەکانمان دەکەین ئێمە هەموو کەسێک هاان دەدەین بۆ ئەوەی ڕۆژ یەکشەممە بڕوا مافی دیموکراسی خۆی بەدەست بەکاربێنێ و دەنگ بە بێریڤان بدات و هەر کەسێک ئێستا گوێی لەم پرۆگرامەیە لەم بەرنامەیە پەیوەندی بە خزم و دەر و دراوسەکانیەوە بکات و دەوایان لێ بکات کە دەنگ بدەن تەنها پێویستیان بە ئایدی کارتە بۆ ئەوەی دەنگ بدەن زۆر زەحمەت نییە واتە زۆر ئاسانە ڕۆژ یەکشەممە لێرە بەشدار بن و پێویستە کۆڵ نەدەین تا 2 سات پێویستە هەموو کەس دەنگ بدەن و بێریڤانی شەرم کارەی کردووە بەڕاستی بێریڤان هەموو کوردەکانی یەک خستووە هەموو کەسێک پشتیوانی لەو دەکات چونکە ئێمە هیوای گەورەمان هەیە کە سیاسەتی باشتر بکەین لێرە لە کۆڵن و بۆ هەموو کەسێک بێ سیاستەکە نەکتەنها بۆ ئەڵمانیەکان بێ بەڵکو بۆ ئەوان دیکەش بێ بەتایبەتی بۆ کورد بۆیە گرنگە بەڕاستی بڕۆن دەنگ بدەن بۆ بێریڤان. باشە زۆر سپاسە دەکەم خانم چیلەر فیرتنە وەکو گوتم ڕۆژنامەوانێکی کوردستانی ئەڵمانیە لێرە ناسراوە تەجروبەی کاری هەیە لە نێو میدیا ئەڵمانی وەکو گوێتان لێ بۆ خۆی تەرخان کردووەم ڕۆژانە بۆ
بانگەشەکردن بۆ بێریڤان ئایماز بۆی بۆ یەکەم جار لە مێژووی ئەڵمانیادا خانمێک کە کۆچبەرە بەبێ بە سەرۆکی گەورە شارەوانیەک چوارەمین شارەوانی گەورەی ئەڵمانیا کە بێگومان خانمێکی کوردیش دەبێت کە دەرچوو و هەواڵێکی بۆ کورد بەتایەتی دیاسپۆرای کوردی هەواڵێکی گرنگ و سەرنج ڕاکێش دەبێت و بەتایبەتیش بۆ کوردی دانیشتوی کۆڵن کە ئێستان بەرنامەیە دەبینن. دەچمە سەر مژارێکی دیکە ئەم ساڵ یادی 8 ساڵەی گشتپرسی سربەخۆی کوردستان بوو. بێگومان دیاسپۆرای کوردی لە کاتی گشتپرسی و ساڵانی دواتریش بە گەرم و گوڕی بەشداری لە هەڵمەتی بانگەشەکردن بۆ بەشداریکردنی خەڵک لە گشتپرسیەکەدا هەروە پشتیوانیکردن لێ بەشداریان کرد. ئێستا وەکو نەریتێکی ساڵانەی لێ هاتۆ لێرەکە لە هەموو شار و شارۆچکەکانی ئەوروپا جا هەرجێک دیاسپۆرای کوردی لێبێ یادی گشتپرسی دەکرێتەوە. ئەم هەفتەیە لە نەرویج، لە سوێد، لە دانیمارک، لە ئەڵمانیا و لە وڵاتانی دیکەش لە سەر تاسەری ئەوروپا گردبوونەوەی ڕەنگا و ڕنگ بە ئاڵای کوردستان بە جلوبەرگی کوردی بە سرودی نیشتیمانی و گۆرانی کوردیەوە یادەکە کرایەوە. ڕێخەر یاکردنەوەکان کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی بوو و جگە لە کوردستانیان پشتیوانانی کوردستانیش ئەو ئەوروپیانەی کە پشتیوانی لە کوردستان دەکەن لە ئەوروپا لە یادکردنەوەکاندا بەشدار بوون و هەندێکیان قسەشیان کرد. سەرنجستان بۆ هەندێک دیمەنی یادکردنەوەکان ڕادەکێش. opp menneskerettighetssituasjonen med iranske myndigheter hver gang. Den kurdiske kampen for selvstendighet, for likebehandling og kulturell frihet. ئەوانەی کە لە بەریتانیا عیش دەکەن ئەم هەواڵە بۆ ئێوەیە. حکوومەتی ئێستای بەریتانیا دەیەوێ وا بکات کە کاتێک تیمەکانی پشکنین کۆنتترۆل دەچنە سەر دوکانێک یا بزنسی بچوو کە زۆر کورد لە بەریتانیا هەیەە بۆ دۆزینەوەی ئەوانەی کە ئیشی ڕەش دەکەن بڵێن کۆنتترۆل یان لیژنەکە یا تیمی پشکنین چۆنی ناو لەدنن بە دوو کلیک بزانن کە ئەو کەسەی قسەی لەگەڵ دەکەن مافی مانەوە ئیشکردنی هەیە یاننا. ئەویش بەوەی کە هەموو کەس ناچار بێ ناسنامەیەکی دیجیتاڵی پێ بێ. ناسنامەکە ئەپێکە کە لەسەر مۆبایلەکەت ئیش دەکا تێیدا ناوی تەواوت خەڵکی کام وڵاتی مافی مانەوە ئیشکردنت هەیە یان نای تێدا لەگەڵ وێنەیەکی خۆت. ئەپەکە بەستراوەتەوە بە وەزارەتی نێوخۆ هۆمۆفیسی بەریتانیا تیمی پشکنینەکە ناسنامەکە سکان دەکەن یەکسەر دەزانن ئەو کەسێک کە لەسەر وێنەکەیە هەمان ئەو ناوزانیاریانەی هەیە کە لە هۆمۆفیس هەن یاننا. بێگومان لەوێ داتابیسێک هەیە ئەپەکەی پێوە بەستراوەتەوە یەکسەر زانیارەکان ڕوون دەکاتەوە. ئەگەر زانیارەکان وەکو یەک بوون کێشت نابێت ئەگەر جیا بوون کێشەیە. ئەمە هێشتا کاری لەسەر دەکرێت بێگومان و پێی دەچێت چاڕوان دەکرێت بۆ ساڵی 2029 بە تەواوەتی کاری پێ بکرێت. بەڵام لە ئێستاوە ئۆپۆزیسیۆنی بڵێن بەریتانیا پارێزگاران چونکە ئێستا حکوومەت بەدەست پارتی کرێکارانەوە دژیم ئەم سیستەمن دەڵەن نابێ بۆ هەموو کەس بە تایبەتیوانەیە کە هاوڵاتی بەریتانیان و کۆچبەرنین ناچار بکرێن کە هەمیشە و ناسنامەیان پێبێ لە شوێنی کار. دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا لە گوتاری ئەم هەفتەیە خۆی لە نەتەوەیەگرتووەکان لەسەر زۆر شت قسەی کرد بەڵام یەکێک لە مژارەکان لەسەر کۆچبەران بوو کە هۆشداریدا وڵاتانی ئەوروپا پێی گوتن بەو حاڵی کە ئێستا ئەوروپا هەیەی وڵاتەکانیان دەبنە دۆزەخ یا بەرەو دۆزەخ دەڕۆن. بێگومان زۆریش پستنی کارەکانی خۆیدا بە ڕێگەگرتن لە هاتنی کۆچبەران بۆ ئەمریکا کتی وای لێ هاتوو ئێستا کەس ناوێرێ ڕوو لە ئەمریکا بکە. بەڵام ئەو داتانەی کە ئاژانسی پاراستنی سنوورەکان و کەناراوەکانی یەکێتی ئەوروپا فرۆنتێکس لە ڕۆژانی ڕابردوودا بڵاویان کردەوە
بێگومان پێش قسەکانی ترمپ بوون دەری دەخەن کە ئەم ساڵ بە بەراورد بە پار هاتنی کۆچبەران بە قاچاق بۆ ئەوروپا 21% کەمی کردو بە تایبەتی شەوانەی کە جاران لە ڕێگەی پۆڵندەوە دەهاتن ینی بێ لە ڕووس وڵاتانی دیکەەوە داهاتنە نێو پۆڵند اینجا دەهاتن بۆ ئەوروپا بۆ وڵاتانی دیکە ئەوروپا لە هەشت مانگی ڕابردوودا 44% کەمتر بە بەراورد بە پار هاتوون لە ڕێگەی باڵکان ڕێگایکی دوور و درێژ و ناخۆشە چیرۆکی زۆر ناخۆشی لەسەر دەبیسترێ ڕێژەی کەمکردنەکە 47% و لە ڕێگەیەکیشە ڕۆژاوای ئەفریقا بەنێو دەریادا لەوێ 52% کەمی کردو هاتنی کۆچبەران تەنیا لە ڕێگەی تورکیا کە زۆربەی کۆچبەرانی بڵین بەشەکانی کوردستان لێوە دێنە ئەوروپا ڕێژەکە ینی زۆر نەگۆڕاو نزیکە 18% ببورن گۆڕانکاری بەسەر هاتوو لە سەر ئیتالیا ئێمە وا ڕاهاتوین کە ببیستین کۆچبەران بە کەشتی و بە ڕێژەی زۆر هەندێک جاریش ینی ڕوودەدا زۆرتر لە 200 کەس خۆیان دەگەێنە کەناراوەکانی ئیتالیا بەڵام ئەوەی کە بۆتان باز دەکەم شتێکی تەواو جیاوازە دوو ڕاوێژکاری باج لە پارێزگای پیاچێنسا ناوەکانی ئیتاڵی تۆزە قورسن مرۆڤ بتوانێت خۆی بیان لە پیاچێنسا پارێزگایەکی ئیتالیایە لەوێ ئەو دوو کەسە ڕێگەیەکی سەیریان دۆزیوێتەوە و بەو هۆیەوە 141 کۆچبەریان بە شێوەی یاسایی بە ئیقامەوە معزز مکەڕەم گەیاندێتە ئیتالیا ئەو دوو کەسە چوونەتە لای کۆمپانیا گەورەکان لە پارێزگاکەیان لیان پرسیون ئەرێ دەستی کاری دەرەوە یەکێتی ئەوروپاتان ناوێت کۆمپانیان کوتیانە هەر زۆریش پێویستمانە کوتیانە کەواتە داواکاری بنووسنەوە و دوو هێندەی ئەو ژمارەی کە پێویستانە داوای کرێکار بکەن ئەمە وا دەکا کە حکوومەت کاتێک داواکاریەکەتان دەبینێ مافی مانەوە و کارکردن بداتە نیوەی ئەو کەسانی کە داواتان کردووە مامەڵە یاسایەکان و شتەکانی دیکە هەمووی لەسەر خۆمان ئێمە بۆتان جێبەجێ دەکەن دو ئەوەی کە چوون مافی مانەوەیان بۆ نیوەی ئەوانە وەرگرتووە کە کۆمپانیەکان بەڕاستی پێویستیان بووە بۆ نیوەکەی دیکەش کە پێویست نەبوون خەیاڵی بوون مافی مانەوەیان وەرگرتووە و بەو شێوەیە بڵین ئەو ئیقامانیان بە 141 کۆچبەر فرۆشتۆتەوە بەمە 1 ملیۆن یۆڕۆیان پەیدا کردووە فێڵەکەشیان بەوە ئاشکرا بووە کە یەکێک لە کۆچبەرەکان نەیزانیوە ئیشەکە فێڵی تدا شتەکە تەواو نییە چۆتە فەرمانگەیەکی حکومی ویستێتی بزانێ ئیقامەی خوارزەکەی چی لە هاتووە کوتێتی ئەرێ کاکە من 4000 داوە بۆ خوارزەکەم بێ ئەو دوو ڕاوێژکارە لیان وەرگرتوم چی لێ هات خوارزەکەم بۆ نە بەمە لێکۆڵینەوە دەست پێ دەکە فێڵەکە ئاشکرا دەبێت ئێستا دوو کەسەکە مۆڵەتی کارکردنیان لێ وەرگیراوەتەوە و چاڕوانی سزا دەکەن دەچینە ناوبڕ دوای ناوبڕ گروپی چامۆس لەگەڵمان دەبنە و کەسانەی کە گۆرانی کوردیان هێناوەتە سەر ستێجی گەورەترین فێستیڤالەکانی ئەوروپا لێرە بە سەدان کوڕکچی ئەوروپی بە گۆرانی کوردی دەخەنەسەوە ئەم دوو هونەرمەندەی کە لێرە ئێستا لە سەرمێز دانیشتوم بۆ زۆربەی کوردی دیاسپۆرا ناسراون ئەوەی کە لە ئینستاگرام لە فەیسبوک ڤیدیۆ ینی ڕەنگە کەم هەبێ ڤیدیۆی ئەوانی نەبینی بێ خەڵکێکی یەکجار زۆر لە نێو هۆڵی گەورە ئەوروپی بێگومان کۆبوونەتەوە گۆرانی یەکێک لەوانە گۆرانی بەرزی مامۆستا ناسری ڕەزازی بە ستایلێکی زۆر خێرا دەڵێنەوە وەکو دیجەی کاری لەسەر دەکەن گەنجانی ئەوروپی لەسەری دەکەونە سەما وزەیەکی زۆر زۆری لێوەردەبگرن زۆر کەس پێشتر پێشنیازی کردبوو لە هێڵی گەرمی دیاسپۆرا کە کاک شاڵاو سۆفی کوڕی کەرکووک کوڕی شۆری چاوەنیا و خیدە و فەنێسر ڕۆی ئەوانەی کە یاری تۆپی پێ دەزانن و دەناسن ئەمە برازای فەنێسر ڕۆیە بە ناوبانگەکەیە کە بینیوتانە یاریزانە بنێوبانگەکەی هۆڵندا هەردووکیان لێرە میوانن زۆر زۆر بەخێر بن شوان راپۆرتێکی کورتی لەسەر ئامادەکردن پێکەوە دەیبینین دوای پێکۆ گفتوگۆمان دەبێت فەرمووی Props for the ice rocker and the vodka bar. Vodka busy, rock. Men's a pride, serious.
Maar ze weten van geen kanker wat gebeurt. Maar er gebeurt veel. سلاوت عن ليبيا من نام شالاوة خلقي كركوكم بسبين سالة هولنداجم من نام ئیزگیدۆیە خەڵکی هۆڵەندا پێم دەڵێن چامۆس پێکەوە میوزیکی ئەلکترۆنی کوردی بەرهەم دێنێ چامۆس دەستمان پێ کردووە لە 2010 گۆرانی کوردی کۆمباینەکەین لەگەڵ ئەلکترۆنیک میوزیک هەموو عالم ئەم حەفلانەکەین بە گۆرانی کوردی بۆی هەموو عالم پیشان دێن گۆرانی کوردی چییە کولتوری کوردی چییە من هەمیشە حەزم لە میوزیکی کوردیە سروشی زۆری لێوەردەگرم و حەز بە تێکەڵکردنی دەکەم لەگەڵ میوزیکی کلەب و ئەلکترۆنی و بڵاوکردنەوەی بە هەموو جیهاندا پێم خۆشە کە دەچمە کوردستان کە حەفلەکانەکەین زۆرەی بینین کە گەنجی کوردی دێ بۆ حەفلەکانمان زۆر دڵمان پێ خۆشە کە دێن بتوانین پێیان پیشان دێن کە گۆرانی کوردی لە کلوپش ئەتوانین لێدرێ هیوادارین ئەم پرۆجێکتە بلێ 10 ساڵ 20 ساڵتر بتوانین بکەین تازە دەستمان بە پرۆژەیە کردو و دەمانەوێت بۆ ساڵانێک بەردەوام بین لەسەری زۆر شتانە بکرێن و زۆر شوێن هەنە سەردان بکرێن پێم وایە دەتوانین بۆ ساڵانێک ئەمە بکەین من زۆر حەزم لەمەیە لە مانگی پێنجە لە سلێمانی و لە کۆیە دوو حەفلەمان کرد ئیمساڵ بەڕاستی زۆر پێم خۆش بوو کە بڕۆیتە وڵات خۆت حەفلە بکەی هەموو گەزەکان لەوێ بینی بێم بوو بە حەفلەکەتان ئەوشم زۆر پێ خۆش بوو کە بتوانم باشترین برادرم خیدۆ ببمەوە بۆ کوردستان کوردستانی پێپشاندم چەند مانگێک لەمەوبەر بۆ یەکەم جار چوومە کوردستان خۆشم ویست کولتور خواردن و میوزیکەکەم زۆر بەدڵ بوو پێم خۆشە بەم زوانە دووبارە سەردانی بکەمەوە چەند هەفتەیەکی دیکە لە هەولێر دەبین زۆر بەپرۆشم کە دووبارە دەچمەوە کوردستان ئیمشەو لایفن لە پرۆگرامی دیاسپۆرا لە ڕووداو زۆرتر باسی مۆزیقای تازاکەین حەفلەی تازاکەین هیوادارم بتان بینن بە خیدۆ دەست پێ دەکەم پرۆژەکەتان from Erbil to Amsterdam بۆچی گرنگ بۆم پرۆژێ بکەن بەڕاستی و بیرۆکەکە چۆن دروست بووە لەمە یەکەم پرۆژەی ئێمە بوو کە دەستمان پێ کرد کە بە کارکردن لەسەر میوزیکی کوردی کە کۆمان کردەوە لەگەڵ میوزیکی ئەلکترۆنی لە زۆر میلۆدی کوردی و ئامێری میوزیکی کوردی و ئیلهامان وەرگرت وەکو دەهەوڵ و ئەوان دیکە بۆیە دەستمان بە پرۆژەکە کرد ئەوەی کە تێگەیشتین خەڵکەکە بە تایبەتی کوردەکان زۆر حەزیان پێ کرد و خۆیان لە بەرهەمەکانماندا بینیەوە ئەو هەر کارێک لە هەر شوێنێک بۆی بچین دەبینین پڕە لە خەڵکی کورد ئەوە شتێکی زۆر خۆشە حەزیان لێ لەو میوزیکە کەەوە دەیکەن یا خەڵکی دیکەش هەر سەرەتا حەزیان لێ بوو وەکو دەڵە زۆر پێی ئەنەرژیان وەرگرت و زیان وەرگرت پێم وایە خەڵکی کورد زۆر لەو میلۆدیانە دەناسنەوە کە ئێمە دەیانژەنین یان لیان دەدەینەوە بەڵام دەبینین خەڵکی دیکەش ئەوانەی هۆڵندا بۆ نمونە ئەوانیش کەیفیان بە وزەکە دێت و کەیفیان بە ئامێری میوزیکەکە دێت و دەبینم پڕن لە وزە و دەبینین خەڵکی کورد و هۆڵندیەکان پێکەوە دانس دەکەن وەکو گوتم کوڕی کەرکک لە کەرکک لە داوی بەڵام منداڵ بووی هاتی بۆ هۆڵندا شاڵاو سۆفی ئەم سۆفیە چیرۆکەکەی چییە؟ وەڵی باوکم سۆفیە سۆفی سۆفیە بەڵێ خێڵەکەمان سۆفیە لەبەرەوە شاڵاو سۆفی لەبەرەوە شاڵاو سۆفی مادام کوڕی کەرکک بی بۆچی from Erbil to Amsterdam بۆچی
from Kirkuk to Amsterdam نیە ئەو پرسیارە زۆر باشە کە ئەم ئەڵبوممان دروست کرد ویستمان خەڵکی کوردستان کە بیبینێکسە بزانێ ئەمانە پرۆجێکتی هی خەڵکی کوردە کوڕە کوردی تایە کە کردێتی بەس ئەمانەوێ ینی خەڵک لە ئەوروپاش بزانێ لە چۆوە دێت ئەربیل لە ئەوروپا زۆرتر ناسراوە پایتەختی باشووری کوردستان بەڵێ لەبەرەوە وتمان لە ئەربیلەوە بۆ ئەمستردام چکە خۆمان لە ئەمستردامە ژین من لە ئەمستردامە ژێن ینی ئیتر بۆ یەکسە دیار بێ کە لە کوردستانەوە هاتووە بۆ ئەوروپا خیدۆ دەڵێ میوزیکی کوردی ئەنرژی وزەیەکی زۆری تێدایە دەڵێ بۆی دەیبینی کە خەڵک هین دڵی زۆر پێی خۆش دەبێت ئەمە سەرەتاکە هەڵتان بژارد ڕیسک نەبوو نەتان دەگوت ڕەنگە خەڵک حەزی لێی نەبێت من باوەڕەکەم بە یەک شتێک ئەگەر خۆت بزانی لە چۆوە هاتوویتە ئەگەر بزانی ینی کڵتوری خۆت چییە کە گۆرانی خۆت هەبێ های ئەنەرژی بێت ئێمە زۆر حەزمان لە حەفلەیە حەزمان لە هەڵپەرکەیە لەبەرەوە ئەو ئەنەرژیە ویستمان پیشانی دێن بە خەڵکی ئەوروپا لەبەرەوە هیچ ترسمان نەبوو ینی بڵێن خەڵک پێی ناخۆشە بێت چکە خۆمان پێمان خۆشە ئەگە خۆت پێ خۆش بێ ئەو ئەنەرژیە پیشانە دەی بە خەڵک لە ئەوروپا یەکسە دیارە بێت کە ئەوانش پێیان خۆش بوو ئەوتر کەواتە دەتانزانی سەرەتا تانزانی کە ئەمە سەرەکەوێت بەڵێ چکە کەس نەیکردووە دڵ ئینستینکتە هەبوو کە دەتزانی سەر دەکەوێت خیدۆ گۆرانی بەرزی ینی لە زم کوردیدا ئێستا شاڵاویش باسی کرد زۆر گۆرانی کوردی هەیە کە ڕیتمی زۆر خێرایە و خۆشە ئەوانە بۆچی بەرزی ینی بۆ لە تۆ وەکو هۆڵندێک دەپرسم چکە دەزانم من و شاڵاو دەزانین ئەو بیرۆکەی ئەو بوو کە ئەو گۆرانیە بکەین گوتی بابێن شتێکی لەم شێوەیە بکەین پیشانی منگا گۆرانەکە من زۆر پێم خۆش بوو گوتم بەڵێ وەرە با بیکەین ئێمە لە شوێنێک بووین موزیکمان دەژێنی پێکەوە بووین لە ژوورێکە ڕیمیکسەکەمان ئامادە دەکرد شتەکە بەو شێوەیە بووە بیرۆکەکە هی ئەو بوو منیش گوتم با بیکەن و دواتر ئەو ڕیمیکسەمان دروست کرد کە بینیتان سەردانی ئێوە بۆ کوردستان بکەین چوونەوە کوردستان بۆ تۆ بۆ شاڵاو دیسان دەیڵم لەوێ لەدایک بووە کوردستان وڵاتی خۆیەتی و زۆری لەسەر دەزانێت دایک و باوکی بۆیان باس کردو کاکە سۆفی کەرکووکە باشە بەڵام بۆ تۆ وەکو هۆڵندێک چه هەستێکتە بوو کە لە کوردستانی چ شتێک بۆ تۆ شتێکی نوێ بوو ینی وەکو هۆڵندی دەڵێ نیوە ئێرفارنگ بوو من لەگەڵ زۆر کورد گەورە بووم کە گەورەم زۆر کوردم لە دەوروبەر هەبوو زۆر برادری کوردم هەیە بەڵام ئەوە یەکەم جار بوو کە بچم شوێنەکە ببینم شوێنی ئەوان ببینم و کورد لە کوردستان ببینم زۆر دڵم خۆش بوو کە ئەوانم بینی و من زۆر حەزم لە خواردنەکە کرد و یەکەم جار بوو خواردنی ئەوان تام بکەم وەکو کەباب زۆر خۆش بوو هیچ شتێکی هونەری تازەتان دۆزیەوە میوزیک و شت لە کوردستان لەگەڵ خۆتان بهێنم لە ئەوە ئەوە خۆش بوو ئەمە لەگەڵ خۆمان ئەبین ئێمە زۆر میوزیسمانمان بینی ئەوانەی کە لە کوردستانن قسەمان لەگەڵ کردن چاومان پێکەوت ئێستاش لەگەڵوان لە پەیوەندی داین و حەز دەکەین لەگەڵەوان کار بکەین و پێکەوە کاری میوزیکی بکەن بۆ من وایە پێم وایەوە باشترین شت بوو بۆ گەشتەکە دەبینم زۆر فۆلۆیان کردوون ئێمە بە کوردی پێڵی شۆپاندویانن دەتان شۆپێنن ئەمە فۆلۆ بەکاردێ بە کوردی و بڵاوی دەکەنەوە لە ناو خۆیان کورد بۆ یەکتری دەنێرن من چەند جار یددیو ئێوەم بۆ هاتووەکووە یەکچانە سەیریکە زۆر خۆشە چیتان پێ دەڵێن کە نامە و شتان بۆ دەنێرن کە ناممان بۆ نێرن ینی زۆر پێیان خۆشە کە ئەم پرۆجێکتاکەین چونکە هەستەکەن کە ئەڕۆنە دەرەوە گەنجی کوردی کە لە دیاسپۆرە ئەڕۆنە دەرەوە هەموو جارە ئەڕۆم بۆ حەفلەیە کە گۆرانی ئافریقی لێدەن یان گۆرانی ئیدیم لێدەن یان گۆرانی ئینگلیزی لێدەن بەس خەت نەیان بینیوە لە حەفلەیەکی وا گۆرانی لە شوێنێکی وا لە ڕوومێکی وا گۆرانی کوردی لێ بدەن بەس کۆمباین کراوە لەگەڵ ئەلکترۆنیک میوزیک لەبەرەوە دڵیان زۆر پێخۆشە بەس ئەوەش نییە بەس خەڵکە کوردەکان دێ ئەمان بۆ بنێرن نامان بۆ بنێرن خەڵکە هۆڵندەکانش خەڵکیانکان
ئەڕۆین بۆ سوید یان ئەڕۆین بۆ ئەڵمانیا یان ئەڕۆین بۆ بەریتانیا یان ئەڕۆین بۆ ئیندۆنیسیا بۆ یابان بۆ وڵاتانەش ئەڕۆین بەڵێ ئاچووکە خەڵکانی ئەوێش ینی قەت جویان لێ نەبووە خەڵک طبعاً خاصن خەڵک ئەوروپا حەزی لە شتی تازەیە بزانە ئەمە خەم جۆم لێ نەبووە لە حەفلەکەمە لە چۆ هاتووە هەموو جارە پێیان خۆشەکە ببینین ئەنەرجێکاوە زۆر بەرزە و شتی تازەیە کە جویان لێ بێت ڕاستە جە باسی ئەندەنووسیات کرد زۆر ڤیدیۆی ئەندەنووسەکان هەیە شایەکیان هەیە دەڵێ کوردی بینیمە بینیتە بەڵام جیازەکەی ئەوەیە ئەوان دەموچاویان هیچ ئێنەرژێکی تێدا زۆر شایەکەیان پێ دەکەن هی کوردی وانە تورێکی گەورەتان هەیە ئێستا ئەم شەو کەمێکی دیکە لە کۆڵن بەرنامەتان هەیە بەرنمەیەکی گەورەتان هەیە دواتر دەچونە زۆر شوێن زۆر وڵات لەکوێ کورد دەتوانن بتان دۆزنەوە بێن بۆ ئیڤێنتەکانتان لەم چەند ڕۆژانەدا سێرکە ئیمڕۆ لە کۆلن حەفلەمانەیە بانی بەیانەکەی زوو ڕۆین بۆ هێلسینکی بۆ فینلەندا حەفلەیەکمان هەیە ئەم هەفتەیە بێتەوە شەمە ینی ئەڕۆین بۆ هەمبورگ لە هەمبورگەوە ئەڕۆین بۆ کوردستان بۆ باشوور لە هەولێر شەشیدا حەفلێکمانەیە لە ئەچ روفتۆپ لەگەڵ سێشەمش هەر لە هەولێر لە کۆنگرێسی هایتێکس باسێکی ئەمجان چۆن AI لەگەڵ گۆرانەکانمان ئەکەێنە یەکتری بۆی گۆرانی تازە دروست بکەین مانگی یانزەش سێ هەفتە لە ئازیین ئەڕۆین بۆ جاکارتا ئەڕۆین بۆ مەلایزیە و ئەڕۆین بۆ بەڵێ ئەوەش ئەنجە بزانە ئەوە هەموو هەفتەیە لە شوێنێترین دەیدا لە مصرین ئەو یەکەم جارە ئەڕۆین بۆ مصر خویدۆ زۆر دەمێکە شاڵاو دەناسیوە نیە 2005 یەکترتان ناسیوە ئێستا زانم پرسیارێکی زۆر کلاسیکیە بەڵام تۆ برازای فەن نەسڵڕۆی بی یاریزانی بەناو بانگی هۆڵندی ڕەنگە زۆر کەس پێت بڵێ بۆچی تۆش نەبووی بۆ فوتباڵت نەکرد خەتای شاڵاو بوو کە هاتێ ناو هونەر یان تۆ وات کرد شاڵاو بێتە ناو هونەر Yeah, I was about to be a great football player, but then I had a knee injury. Just kidding. خەریک بووم یاریزانێکی گەورە بەڵام ئەژنۆم بریندار بوو گاڵتە دەکەم بەڕاستی من هەر لە سەرەتاوە حەزم لە میوزیک بوو بەڵام شاڵاویش زۆر یارمەتیمنیدا و کاتێک کە یەکترمان ناسی خاڵیا بەشمانەوە بوو کە حەزمان لە میوزیک بوو دواتر کە بەرەبەرە گەورە بووین کاری میوزیکی زیاترمان کرد و دەستمان بە کاری دیجێی کرد ئەگەر هاوڕێکەم نەباوە کاری دیجێم نەدەکرد جارێکە ڕۆشتین بۆ تۆپان چکە براکەم تۆپانچیە و هەموو خزمەکانم زۆر حەزێنە تۆپانە لە بیرمە ڕۆشتین بۆ تۆپان خیدۆش لەگەڵمانە بوو کە بینیم ئاوە تۆزە ڕۆژە پێشە تۆپێکم داپێی بەسە بۆیان ڕاکردای بۆ تۆپەکە کە ڕای کرد یەکسە بینیم وتمەوە ئەمە بۆ تۆپان نەگرێ با ویسڵ بکەین بڕێن گۆرانی دروست یەکسە دیار بووە باسی شاڵاو باسی AI کرد ئەمە زۆر گرنگە چکە ئێستا هەروە دنیا دەگۆڕێ AI زۆرتر بەکاردێ ئەپێ خۆت دەتوانی میوزیک دروستکەی دەتوانی بەبێ ئەوەی گۆرانی بێش هەبێ گۆرانی دروستکەی ینی دەنگ کلۆن دەکەی دەنگ دروست دەکەی هی نوێ ئەمە کاری ئێوە چەند ئاسان دەکات چکە ئێوە ئێستا یەکێکن لەوانەیە کە وەکو دەڵێت ترێندن لە دنیادا لەو مەجاڵی خۆتاندا چەند کاریگەری لەسەر ئیشی ئێوە دەبێت بۆی مە سەرەتا دەمەوێت بڵێم کە ڕاستی زۆر گرنگە کە ئێمە کاری خۆمان هەبێ بەرەمی خۆمان هەبێت سەرەتا بەڵام ژیری دەستکردیش دەتوانێت یارمەتی ئێمە بداتن بۆەوەی دەنگەکان بۆ نمونە باشتر بکەین هەروەها دەتوانی بەهێزکردنی دەنگ بۆ نمونە بەکاری بێنی بەڵام پێویستە ڕێز لە دەنگ گۆرانی بێژەکە بگیرێ و مافی پارێزراو بێت گەرمی خۆتیان نەبێت سۆڵی خۆتیان نەبێت تاوان یەکسەر دیارە بێت لەبەرەوە ینی کە AI پێویستمانە بێت چیەکەین ینی گۆرانەیەک هەیە ئەمانێ زوری میکسێکی پێ دروستکەین بۆ حەفلەکەمان یان فەنس ئەلێ ئەم گۆرانیە ریمێککەن ئەم گۆرانیە ریمێککەن AI دانیم بۆی ڤۆکڵەکە دەرکەین لە بیتەکە خۆمان بیتە تازە لە باین دروستکەین بۆ ئەو شتە بچکانە ڕاستە زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ چونکە دەڵێن کاتمان تەواو بووە
گۆرانی کێ کام گۆرانی بێژی کورد بەم نزیکانە ئێوە ئیشی لەسەر دەکەن کە هێشتا بڵاو نەبووت پێنجی مانگ ریمێکسە تازە دەرەکەین لەگەڵ کاروان هەورامی گۆرانێکی خۆی هەیە هی جاران ناوی دڵم تەنگە بەس ئێمە ریمێکسمان کردووە دڵتان خۆش کردووە بەڵێ زۆر دڵم زۆر تەنگە سە ناوی گۆرانێکەیە پێنجی مانگ زۆر باشە شاڵاو سۆفی خویدۆفە نێسەر ڕۆی زۆر سپاس لە گروپی چامۆس لەگەڵمان بوون سەرکەوتوو بن ئەم شەو و بۆ شەوانی داهاتوش دەزانم ئەجەندایەکی زۆر پڕتان هەیە زۆر سپاسە دەکەم کە لێرە بوون لە بەرلین ئێستا کەمێک پێش ئێستا فستیڤاڵی فیلم دەستی پێکرد فیلمی کوردی کۆمەڵێک فیلمی زۆر سەرنجڕاکێش لەوێ بەشدار دەبن ڕێکخەرانی فستیڤاڵەکە زانیاری زۆرترتان دەدەنە بەتایبەتی بۆوانێک کە لە بەرلین و لە دەوروبەرین بۆی بزانن سپین و دووسپەی دەتوانن چاوەڕێی چی بکەن سەرنجتان بۆ قسەکانی ڕادەکێشم دوایش فستیڤالێ دۆ vekirina festîvalê bû wekû hûn dizanin jî ev pazdemîn festîvala filmên Kurdî ye ku tê li darxistin li paytexta Almanyayê bi derbarê vekirinê de filmê me vekirinê bi yê ji hêla derhêner bi nefşa berîvan The Virgin and Child yê ku li ser keçekê êzdî ku li Ewropa بۆ مافی خۆش شەر دکە هاتبوو بەحسکردن بەلێ وەکو هەر ساڵ مژارên me hene festîvalê mijarên me taybet hene mijara me îsal jî pêkvejiyane an bi hev re jiyan em li ser pêkhateyên Kurdistanê di derbarê bi hev re jiyanê re diaxivin nêzî زیاتر پێنجی فیلمان هەنە جوان جی بەلگە فیلم و فیلمên درێژ و کورتە فیلم یەک wê beşdar bibin divê festîvala hanê de ji niha heta yekê cotme hê jî festîval berdewam e û em ê gelekî xweş bin bi beşdarbûna we بلی برنامه فیلمان و برنامه می دیهنه پیشانگهک دبن ناوی Thinking Like a Mountain به کوراتوریا سچکین آیدن هست وکی دیجی و دو نویسکارن نوجن یا نویسکارا نوجن آلجین حسن و وره پرتوکا خوب بینه روزا یکشنبه و نویسکار نافدار یاووز اکینجی جی و کتاب خواجی روزا یکشنبه بخوینه بلی وی سیه ماها نها پارتیا می گرتنی هیا ام گله کی خوش بن بهاتناوه و هنرمندین هجا وک الونور کچا فرانسی و بشدار ببر و ام گله کی خوشن به بشدار بوناوه ئەگەر ئەم شەو لە شاری کۆڵنن یا لە دەوروبەرین تەنانەت لێرەش بن لە دووسڵدۆرفش بن دەتانەوێت موزیکی خۆشی کوردی ببیستن بڕۆن بۆ ئەو کلوپەی کە پێڵەن ئێرنفەڵد بانهۆف لە کۆڵن ئەم پیاوانە لەوێن چامۆس ئەم شەو لێ موزیکی کوردی هەیە سبەی لە بەرلینن لە هەر شوێنێکن وەکو گوێتان لێبوو فستیڤاڵی فیلمی کوردی هەیە بڕۆن فیلمی کوردی باش ببینن دوو سبەی وەرنەوە کۆڵن ئەوانە کە لە کۆڵنەوە چوون لەوێ هەڵبژاردن هەیە بێریڤان ئایماس بربژێری کووردە لەوێ خۆی بربژێر کردووە دەتوانن بچن دەنگی بدەنێ لە هەر کوێیەکی دنیاشن بێبەڵابن هێڵی گەرمی دیاسپۆرا دەبینن لەسەر شاشەیە پەیامتان هەیە پێشنیازتان هەیە ڕەخنەتان هەیە بینەرن دەیخینە سەر هەردوو چاومان و تا هەفتەی داهاتوو بێبەڵاب